دەستدا یاخود کۆڕێکی تایبەت سازکرا بۆ قسەکردن لەسەر کۆی بەرهەمەکانی ئەم شاعیرە نمرە. ئەوە خصڵەتی شەرەف و خواپرسی بوو، میێوانداری بوو، گوزەشت بوو لە مامۆستا جەمالە. هەورامانە دەزانی چوار پارچەی کوردستانی ئازانی ئاغای مرادی هەر کەس گەلیا یەک دەحفە بەرخوردی بووێ ئەزانێ مامۆستا جەمال کێوگە. نازانم تۆچی و تۆجێی سەردەستی یا سەربەخۆیی نیشتمان یا زمانی دایکی گەلێکی بێبەشکرا. لە مەریوانەوە هاتووم، کوڕێکی زۆر جوان بوو، بەڕاستی کەسایەتی خوا لێ خۆش بوو. جەمال مورادی وەکو شارێکی نیشتمانی و خۆشەویست وای لێ کردم کە من لێوە بێم بۆ ئەگرا. بەڕاستی پیاوێکی زۆر باش و ڕێک و پێک بوو، هەم لە کاری ئەدەبیاتە هەم لە ناو کۆمەڵگایشە. بەڕاستی من شانازی بە پیاوگەلێکی وەگەڵ پیاوە ئەەکەم، هیوایەتم نمونەیان لە کۆمەلگا زۆر بێت. مەلە و جاوری هەر برنێ مەدرسە، مەلە و جاوری هەر برنێ مەدرسە، شاوی کەلمێنەر شیوەی پەرسە. زمانی شێری باوکم زمانێکی سادە و ڕەوان و سەلیس و ساکار بوو. ئەوەی کە لە تەمەنێکی منداڵیەوە بێدیان تا تەمەنێکی گەورە دەتوانێت لەگەڵ شێعرەکانی باوکم و لەگەڵ زمانی شێری باوکم پەیوەندیەکی جوان بەرقەرار بکات. هەوڵی داوە وشەی ڕەوان و وشەی ساکار زۆرتر لە شێعرەکانیا بەکار ببات. خاوەنی ڕوت و ڕێچکە و ستایلێکی تایبەت بەخۆی بووە کە تەقلیدیان لە ئاسایی هیچ شاعرێکی نەکردوێتەوە. بەڵە خۆشەویستانە چمە لای تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان سبەینێ ئێوارە سەعات 5 کە کاتە ڕۆژی دەیدا لە شانۆی ڕۆمانی لە شاری سلێمانی ئەندامانی باندی ئۆپێرای ڕەن ئۆپیرۆنی چیکی کۆمەڵێک بەرهەمی تایبەتی ئۆپێرای پێشکەشەکەن. بێگومان ئەم چالاکیە بە هاوکاری بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەڕێوە دەچێت. قسە و باسی زیاتر دەربارەی چالاکیەکە و چەند بابەتێکی تریشەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر موحسین ئەدیب بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر لە شاری سلێمانی. دکتۆر یامە خێربی خێربی. ئەم چالاکیە چۆن ڕێکخرا و چۆن ئامادەسازیتان بۆ کرد؟ بەڵێ لە ڕاستیە ئەم چالاشیە لە چوارچێوەی ئەو چالاشیانەیە کە ئێمە لەگەڵ قۆنسڵخانەکانی وڵاتانی دنیای ئەنجامێ دەین. ینی ئەم چالاکیە چەندێک هونەریە لە ڕاستیە ئەوەندەش دیبلۆماسیە، ئەوەندەش سیاسیە، ئەوەندەش با بڵێن هەوڵێکە بۆ بەسەندتەرکردنەوەی سلەیمانی. چکە بیرمان نەچێت هونەر کاتێکە کارێکی هونەری فیستیڤاڵێکی هونەری کۆنسێرتێک ئەنجامەدەی بە تەنها ڕەهەندی هونەری نییە، بەڵکو ڕەهەندی گەشتیاری و ڕەهەندی دیبلۆماسی و ڕەهەندی سیاسی هەیە. بۆیە لە ڕاستیە ئێمە ینی هەوڵمان داوە لە زەغەڵ زۆرێک لەو قۆنسڵخانەی کە لە هەرێمی کوردستانیان لە عێراقا قۆنسڵخانەیان هەیە، سەفارەتیان هەیە، پەیوەندی دروستکەین بۆی کاری هاوبەش بکەین. چکەوە مەسەلەیەکی گرنگە. لە ڕاستیە لە تقریبا توانم بڵێم لە 6-7 مانگ ڕابردووایەمە با بڵین بەرنامەسازیەکین بۆ ئەم مەسەلەیە. جەنابی قۆنسڵی چیک سەردانی کردین و ئیتفاقمان کرد لەسەرەوەی کە کۆنسرتێکی وا بکەین. بۆیە خۆشبەختانە ئیشەکە سەرپی خۆی گرتووە و سبێنی ئێوارە سەعات 5 لە شانۆی ڕۆمانی تیپی باوڵین تیپێکی ئۆپێرا باندێکی ئۆپێرای چیشی بە کۆمەڵە گۆرانی ئۆپێرایی و جوان ینی سلەیمانی ئاوادانترەکەنەوە. بۆیە لێرەوە داوا لە جەماوەری سلەیمانیەکەم لە خەڵکی کوردستانەکەم کە سبەینێ لە شانۆی ڕۆمانی بن و خۆشبەختانەش ینی کارەکانی ئێمە
بێ بەرامبەرە ینی تکت و بریتانیا لە چوارچێوەی پرۆگرامەکانی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەرایە ئەو چالاکیانی کە بۆ ئەمساڵ سازیەکەن یان ئەمانە باڵین بابەتی کتوب پڕن نەخێر ناڵم ینی ئێمە 6 مانگ پێش ئێستا باسیەوەمان کردووە بەڵامی تر ئەوان دیار بوو سبێنیان پێ باش بوو ینی خۆی مەسلەی جەو دەورە بینە جەناب دەزانیش ئەوان طبعاً ئۆپێرا زیاتر حەزەکات لە جەوێکی کراوەیە بێت تاوەی کە لە ناو هۆڵێک هابێ چونکە دەنگەکە زیاترە ڕوە بۆیە ینی ئەوان اینجا با بڵین خودەزانی ینی بەهاوینە ئەوێ گەرمە و بەزستانیشا ساردە بۆیە ئەم ڕۆژەمان با بڵین سبێنێمان هەڵبژاردووە کە تاڕادە یەکجە و معتەدیلە ینی نەسەرمایە و نەگەرمایە ینی بۆیە ئەو ڕۆژەمان هەڵبژاردووە ئەوان خۆیان ئەو چالاکی هەڵەبژێرن یان ئێوە کاتێککە لەگەڵ قونسڵخانەکان قسە دەکەن ئەو چالاکیانە ئێوە دەستنیشانەکەن چ جۆرە چالاکیەک بێمە بەستم ینی سە بۆ نمونە ئێمە لە پەیوەندی بین ینی ئێستا ئەوان بۆ نمونە خۆیان نەزانن توانایان لە چیایە باسی چالاکیەکانی تریش بێگومان ینی باسی چالاکیەکانی تریش دەکەین سپاس دەکەم کە پرسیاری چالاکیەکانی ترم لێ بکەی ینی بۆ نمونە ئێمە لەگەڵیان دانیشتین پێمان خۆشە ئیشێکی هاوبەش پێکەوە بکەین ینی هاوکارتان بین لەوەی کە ئیشێکی کولتوری بکەین ئەوان وتیان ئێمە پێمان خۆشەوە بڵین باندێکی ئۆپێرایی ئێمە بێتە سلەیمانی لێر ئۆپەر ئێمەش با بڵین هەموو جۆرە ئاسانکاریەکمان بۆ کردوون و بێگومان ینی ئەمە استراتیژی ئەمە یەکەکە قونسڵخانەکانە ئیشکەین ینی ئێمە لەگەڵ ئەرمەنەکانی شارە قونسڵخانەی ئەرمینی شەوا بڵین ئیشمان کردووە لەسەر تەوانەوەی بەلای ئێمەوە گرنگە ینی خۆی دووشت لای ئێمە زۆر گرنگە یەکێک با بڵین گرنگیدانە بە کورد لە هەر وڵاتێکی جیهانە هەبێ ئەمە یەکەم دووەم گرنگیدانە بەو خەڵکە ناکوردانەی کە گرنگی بە کولتوری کوردیە دەن بە نووسین و بە ئەدەبیاتی کوردیە دەن بۆیە بۆ نمونە ئێمە لەگەڵ قونسڵخانەی ئەرمینیایە بۆ نمونە معرەزێکی فۆتۆگرافیمان کردوتەوە لەسەر بوونی مێژوویی کورد لە ئەرمینیا هەر لە کۆنەوە تا کاتە ڕۆژی ئەمڕۆ بۆ نمونە هەمووی تەوسیق کراوە معرەزمان کردوێتەوە بۆ نمونە ئەمە لە سلەیمانی بەڵێ ئەمە لە سلەیمانی لە هۆڵی مۆزەخانە تقریباً چەند مانگی پێش ئێستا ئەومان کردەوە دەنگدانەوەیکی زۆر باشیە بچکە تێکستی کوردی بەڵام بە ڕێنووسی ئەرمەنی شتەکان بڵاو بوونەوە خۆشبەختانەش دوایی بە ئیتفاقێک با بڵێنەوە نیە هەموو ئەوانیان پێشکەشکردنی سەر لاشیفی خۆمان هەیە ینی با بڵین ئەو ئیشانەوە بۆ باحی زۆر گرنگە کە با یانیگە بێ بەحث بکات لەسەر بوونی کورد لە ئازەربایجان لە عفوان لە ئەرمینیا چۆنیە ئەو با بڵین ئەو معرەزە ینی ئەو فۆتۆیانە زۆر هاوکارە بێت بەڵێ ئەم پەیوەندیە یان سازکردنی ئەم جۆرە چالاکیانە پێچەوانەکەشی هەیە بۆ نمونە بێگومان پێچەوانەکەشی هەیە بێگومان پێچەوانەکەشی هەیە چکە ئێمە بەلایەوە زۆر گرنگە ینی ئێمە من زۆر جەخت لەسەر ئەم مەسەلەیە کەمەوە لە زۆر بەرنامەشا باسم کردووە گەر بۆ بینەری بەڕێز دووبارە نەبێ ینی ئێمە وەکو کورد دەوڵەتمان نییە یعنی چی دەوڵەتت نییە ینی وەزیری خارجیەت نییە یعنی باڵیۆزت نییە یعنی حزوری تۆ لە دنیاە لاوازە بەڵام تۆ توانی لە ڕێگای هونەرەوە ئەم فەراغی کە بێدەوڵەتی بۆی دروستکردی پڕیکەیتەوە یعنی تۆ کتێبە چاپەکەی بە زمانێکی تری زیندوی جیهان لە ڕاستی ئەمە سەفیرێکی تۆی هەمیشەیە وەزیرێکی خارجەی تۆی هەمیشەیە لە وڵاتانە کاتێکە بۆ نمونە تۆ لەوێ شانۆگەریەک پێشکەشەکەی فیلمێک پێشکەشەکەی معرەزێکەکەیتەوە تابلۆیشی هەڵپەرچێ دانسۆوانە لە وڵاتێکی ترا پێشکەشەکەی ئەمە لە ڕاستیا بێتە جۆرێک لە سەفیری تۆ بە دنیا ناسێنێ وەکو داهێنەر وەکو هونەرمەند وەکو ئەدیب جەناب تەزانی ئێمە وەکو کورد بەداخەوە یان وەکو قوربانی یان وەکو شەڕکەر ناسراوین وەختی ئەوەیە ئیشی جددی لەسەرەوە بکەین کە ئێمە وەکو داهێنەر بناسرین وەکو هونەرمەند بناسرین وەکو سینەماکار بناسرین بەڵێ هەر لە هەفتەی ڕابردووە بۆ نمونە تیپێکی تیپی هونەرە میلیەکانی ئێمە لە ئەرمینیا بۆ نمونە کۆمەڵە چالاکیان کردووە هەر بۆ نمونە سیانزەی مانگ ئێمە لە رووسیا لە مۆسکۆ با بڵین فستیڤاڵی فیلمی کوردیمان هەیە لە حەڤەی یانزە بە هاوکاری ئێمە لە بێرمینگام لە بەریتانیا با بڵین دیسانەوە فستیڤاڵێکی فیلمی کوردی هەیە چکۆ بەلامانەوە گرنگە کە بینەری غەیرە کورد ئێمە ببینێ وەکو گوتم وەکو سینەماکار و ینی لە چەند مانگی ڕابردووشا بۆ نمونە ئێمە لەگەڵ قونسڵخانەی ئەڵمانیا لەگەڵ با بڵین پەیمانگای گۆتا لەگەڵ فەڕەنسیەکانە قونسڵخانەی فەڕەنسایە با بڵین کۆنسێرتی گۆرانیمان کردووە کار و چالاکی هاوبەشمان کردووە و ئەوان سەردانی ئێمەکەن ئێمە سەردانیەوە ئەوانەکەین لە بەداخەوە ینی با بڵین زۆرێک لە قونسڵخانەکان لە سلەیمانی نین هەچەنە من هەموو جارێکە سەردان مەکەن یا سەردانیانەکەم لە ڕاستیان لەسەر ئەوە هانیانەیەم کە قونسڵخانە یا لانی کەم با بڵینەوە نیە گۆشەیەکی کولتوری لە سلەیمانی بکەنەوە و ئامادەیەوەشمان دەربڕیوە کە هەموو جۆرە ئاسانکارییان بۆ بکەین.
من لێرەوە داوا لە سیاسیەکانەکەم بەڕاستی چکە لە ڕاستیاوی شە تۆزێک ڕەهەندی سیاسی هەیە کاوانە قۆنسوڵخانە نایەنە ئێرەکە ئەم ئاسانکاریە بکەن و منەمەشم بۆ ڕوون کردوونەتەوە ئێوە زۆرێک لە وڵاتە ئەوروپیانەکە بۆ نمونە لە کوردستان لە عێراق بڵین قۆنسوڵخانەیان هەیە وڵاتی فیدراڵین یعنی چی یعنی باوەڕیان بە لامەرکەزیەت هەیە لامەرکەزیەت بەتەنها سیاسی نییە بەڵکو ئیداریشە کولتوریشە ئابووریشە یعنی منەڵێم ئێوە وازان کە سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە شاری داهێنەری ئەدەبیە مەفرۆزە لانی کەمیەوە گۆشە کولتوریەکانتان لێرە بکەنەوە ئەوان ڕامان هەرێک بیانوی سیاسیان هەیە پیانوی ئەمنیان هەیە بەڵام هەمیشەش وعدیان داوەڵێن هەوڵەیین زۆربەی زۆری چالاکیە هونەرەکانمە بین سلەیمانی و خۆشبەختانەش تا ڕادێکەوەیان کردووە زۆر باشە ئەگەر باسێک لە چالاکیەکانی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر بکەین بە هەموو بەشەکانی بە بەراورد بە چەند ساڵێک بەر لە ئێستا کزیەکی پێوە دیار نییە هەوڵی تەواو نەخێر بە پێچوانەوە هەچەنە خۆی بە ناخۆشیەوە جەناب تەزانی ئێمە ئەزمەی داراییمان هەیە ئەزمەی ئابووریمان هەیە ئەزمەی سیاسیمان هەیە هونەرمەندان بە تایبەتی شانۆکاران ئەو کێشەیان نا بەعکسەوە یانی ئێمە دە شانۆکار دایم گلەی هەیە بالتە لێرە گیان لێم بێ بەڵام لە ڕاستیە ئێمە لانی کەم لە 2 ساڵی ڕابردووە ئەوەندەی کە گرنگیمان بە شانۆ و بە فیستیڤاڵی شانۆ و بە شانۆکاران داوە ڕەنگە کەمتر لەوە گرنگیمان بە مەسەلەکانی تردا بێت خۆ ڕەنگە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە سلەیمانی شاری وەک چۆن لە پایتەختی ڕۆشنبیریە توانین بنووسی داش پایتەختی شانۆشە شانۆکاری زۆر باشمان هەیە مخرجی باشمان هەیە سیناریستی باشمان هەیە نا ئێمە هەر ئێستا بۆ نمونە شانۆیەک هەیە لە هۆڵی ڕۆشنبیری کاکدانا هەفتای پێشوو بۆ نمونە 2 هەفتەی پێشوو بە نمونە شانۆیەکی تر هەبوو بەناوی ئەمانە هەمووی بەرهەمی بەڕێوەبەرێتی بێگومان هەر دوای ئەمە با بڵین دوای کاکداناش بۆ منە شانۆگەریش ترمانەی کاکڕاڤیار و ئەوان کە لە باڵیانە چووم لە 25 مانگەوە یان لە سەری مانگەوە دەسەکەن بە نمایش ئێمە تێچووی هەموو ئەو کارە شانۆیانە لە ئەستۆی بەڕێوەبەرێتی گشتی ئێمە مەرجنیە هەمووی چکە لە ڕاستیە کاری شانۆی قورسە یانی من بۆ خۆمە چمە سەردانی پرۆڤەکانیان ینی 3 مانگ 4 مانگ پرۆڤەکەن ینی تۆ ئەگەر من بمەوێت تێریان کەم لە ڕووی مادیەوە ینی پارەی پێویستیان مەبلەغێکی زۆر هەیە و شایستی مەبلەغێکی زۆریشن بەڵام لە ڕاستیە تۆ زانی ینی ئێمە ئێستا بەدایبەتی ینی دۆخێکی دارایی و ئابووری نالەبار هەیە نا تۆ ناتوانین لە ڕاستیە هەموو وینەکانیان بۆ دابینکەی بەڵام لانی زۆری کەمیان بۆ دابینەکەین ئەمە یەکەم دووەم هۆڵیان بۆ دابینەکەین سێیەم ینی هەنێک ئاسانکاری لۆجستیوانیان بۆکەین ینی لانی کەم ینی سەر و هەموو ئەمانەوە باڵێن ڕێزیان نەگری ینی کە هەنێک کێشەی لۆجستی و کێشە و پشتی بەسیط و ئەوانە هەیە بۆیان حەلەکەی بۆیان چارەسەرەکەی بەڵام لە تەنشت ئەمانەشەوە کە هەم بۆیانەکەی ئێمە ئازادمان کردوون لەوەی کە ئەوان چی پێشکەشەکە نەکچە پێشکەشەکەن یانی ئەوەی کە سپۆنسەریش پێیا بکەن بەڕاستی بە سپۆنسەریش پێکەن چکە من بۆ خۆم پێم وایە ینی هونەرمەندی ئێمە تقریبا زۆریش قورس نییە و زۆریش ئاسان نییە باوا بڵین ینی چکە ئەویش تۆزانی یانی ساحتا سەرمایه‌دارەکان و مستەثمرەکانی لە دۆخێکی نالەباری خراپان ئاسایی ئەگەر بەرهەمێک پێشکەش بکرێت بە هاوکاری دوو لایەن بێت ئەی بۆ نا ینی با بڵین ئەوە حاڵەتی ئاسایی زانین بۆچی چکە کوردستانەکان جەناب تەزانی بەداخەوە هونەرمەندی ئێمە لە کوردستانە ناتوانێت لەسەر هونەرمەندەکەی لەسەر هونەرەکەی بژین ئەمە پەیوەندی بەوە نییە کە ئەو لە ڕووی هونەریەوە لا ئاواز ئاکتەرێکی باش نییە سینەماکارێکی باش نییە نووسەرێکی باش نییە نا پەیوەندی بۆ هەیە کە بەداخەوە ئێمە متەلەقیمان کەمە وەرگرمان کەمە یانی ژماری دانیشتوانی سلێمانی کەمە ژماری دانیشتوانی کوردستان کەمە بەراورد بە عەرەب بە فارس بە ئینگلیز بۆ نمونە ئەوانە ینی هونەرمەندەکانیان ملیۆنێرن بۆچی لەبەری متەلەقییان زۆرە بۆیە لە ڕاستیە من بۆ خۆم هەموو ئاسانکاریانە ئەەکەم وە ئیش لەسەرەوە شەکەم کە بۆ ینی ئەم هونەرمەندانە بتوان لەسەر هونەرەکەیان بژین کەمە مەسەلێکی زۆر گرنگە کە لەسەر هونەرەکەی ژیا و کاتە نەفسێتی بەرزترە بێ ئەو کاتە مەجای باشترە بێت نەفسێتی ئامادەترە بێت بۆی کە داهێنانی باشتر بکات بۆیە لەو ڕۆوە لە ڕاستیە ینی ئێمە هەنجار لە ڕێنماییش دەبینی قەوسێکە لاین بۆی کە ئەوان بتوانن سپۆنسەریان هەبێ بۆی کە بتوانن ئەگەر لەسەر هونەرەکەشیان نەژین ینی بڕێک لە پێداویستەکانیان بۆ پڕکاتەوە سپۆنسەرەکان بۆ خۆیان بە شوێنیان ئەگەڕێن و ئەی دۆزنەوەیان ئەو ئەرکی ناوەرکی خۆیانە لە ڕاستیە ینی ئەمەش لە ڕاستی ئەمەش توانین بڵێ ئێمە سپۆنسەرێکین ینی توانین بڵێ سپۆنسەرێکی سەرەکین بەڵام بەتەنیش ئەوەشەوە بۆ نمونە کۆمپانیایەکە شتێکە بۆ نمونە خۆیان لەگەڵیان ڕێەکەون لەوێ ڕێکلامیان بۆکەن با بڵین نەکانیان بۆ دانێن زۆر باشە ئەمەوێت با بڵین ئەم فرسەتە وەک ینی استغلالی بکەم بۆ ئەوی کە ئیستیسماری استغلال خراپە هەندێک پرسیاری لێ بکەم سەبارەت بە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە پاڵ ئەو چالاکیانەی کە خۆیان
بوونیان هەیە بۆ نمونە شانۆکاران ڕەنگە ئەگەر بەڕێوەبرێتی گشتی ڕۆشنبیری سپۆنسەرێکی سەرەکیش نەبێ ئەوان ڕەنگە بتوانن لەم لاولەولا هەر چۆنێک بێ هاوکاری کۆبکەنەوە بتوانن کارێکی شانۆیی پێ دروست بکەنیان کارەکانی پێ بکەن بەڵام بەدەر لەمانە پلانی ئێوە پلانی گەورەتر چییە بۆ شاری سلێمانی تۆ میدیاکاری بێ بێلایەنبی هەموو پرسیارەکان لەسەر شانۆیە یان لەبەری خۆ لە شانۆی وەکو نمونە شانۆ وەکو نمونەیەک لەو چەند با بڵێن بەشەی کە هەیە خۆی کوردستان خان تۆ وەکو من ئەگەڵ لە وەزعی کوردستانە ئەوەی کە پێوترێ پلان لەسەر ئەساسی چییە لەسەر ئەساسی بودجێتە ڕاستە ئێمە لە 2014 ئەگەر بە هەڵەیان نەچوو بم قانونی میزانیەمان نییە لە کوردستانە یعنی چی قانونی میزانیەت نییە یعنی وەزارەتی ڕۆشنبیری وەکو وەزارەتی لە وەزارەتەکان بودجێشی دیاریکراوە لە بەردەستیان نییە وەزارەت با بڵین خۆی پلانێک دابڕێژی بڵێ لەم ساڵا میشانەکەم بڕێک پارە بە من بدا وەکو سلەیمانی بڵێ تۆ ئەم پارەیە بۆ تۆ لەم ماوەی ئەم ساڵەیە میشانە بکە نییە بەداخەوە کە نییە کە ئەمە نەبوو تۆ ناتوانین لە ڕاستیە پلانی کۆنکرێتی دابنی بەڵام پێویستی بە چییە شەڕ ئێمە لە ڕاستیە شەڕەکەین لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە لەگەڵ وەزارەتی داراییە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە کاڵین شەڕەکەن یانی هیننا یعنی بەسمانەوە جەخ لەسەر ئەم مەسەلانەکەینەوە گرنگی بۆ من لە ڕێگەی بەرنامەیەشیەوە باسی گرنگی هونەرەکەین گرنگی ئەدەبیاتەکەین بۆ بەهێزکردنی پێگەی سیاسی پێگەی ئابووری پێگەی گەشتیاری پێگەی ئیلا ئاخریه یان پێگەی کارژێڕی و خۆشبەختانە یعنی هەستی شەکەم یعنی تا ڕادەیەک گوێ لێ ژیراوین یعنی تا ڕادەیەک ئەوەتە لە چوارچێوەی دیسانە ئەو ئەزمدارایی و ئابووری کە لە کوردستانە هەیە بۆیە یعنی بۆ نمونە مادەم تۆر باسی شانۆوەکەی جەناب تەزانی ئێمە لە 3 هەفتەی ڕابردووە فستیڤاڵێکی گەورەی شانۆمان کرد لە چەمچەماڵ هەرخۆشت بە بڵێنێک بوو لە پێشکەشکارەکان ئێمە ینی بە بڕێکی زۆر پارێکی زۆر کەم تا 14 ملیۆن بڕێکی هاوکاری نووسینگەی جەنابی کاقوبات 5-6 ملیۆنێک ینی فستیڤاڵێکی گەورەمان کرد بەڕاستی جمهورێکی زۆری لێ بوو جەناب تەزانی لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە خەڵکاتە بوو لە هەموو شار و شارۆچکانی کوردستانەوە شانۆگەری بەشداری کرده بوو بە پارێکی کەم مەبەستم چی ینی زۆر جار خۆی ڕاستە پارە گرنگە بۆ ئیش و چالاشی و تۆ ئەگەر پارەکە و باشتر بێت توانی کوالیتی ئیشەکانیش باشتر بێ بەڵام لە ڕاستیە ئەگەر دڵسۆزی هەبێ ئەگەر بیرۆکە هەبێ ئەگەر باڵین لە خۆبردووی هەبێ توانی بە پارەی کەمیش ئیشی باش بکەی و خۆشبەختانە یعنی ئێمە بەو پارەکەمە ینی فستیڤاڵێکی باش کرا پێشم وایە خۆشایەتی ئەو مەسەلەیە دەین و خۆشبەختانەش ئێستا با بڵین لە هەر لە وەزارەتی داراییەوە دیسانەوە دوای شەڕی ئێمە و شەڕی بەرادەران لە ڕۆشنبیری دەربەنی خان لە چەند هەفتەی ئایندەیە فستیڤاڵێکی گەورەی شەقام ڕاگەیەنی لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیە مەبەستم چیە ینی مادەم پرسیاری شانۆوەکە ئیش شانۆ و چالاکی شانۆیەمان زۆر بۆ بەڕاستی ئەمە جگە لەوەی کە وەکوتم ینی کاری لە بواری سینەمایە هەر لە چەند ڕۆژی ڕابردووە دوێنێ با بڵێن پێشەنگایەکی پەیکەر سازیمان کۆتایی هات کە نزیکەی 5 ڕۆژ بەردەوام بوو لە ئەمنە کۆمەڵێک هونەرمەندی زۆر نایاب لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوون متابەتی لە شاری سنەوە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەند و پێکەرسازی خۆمان لە ئەمنە ینی کارێکی نەوعی زۆر باش بوو و بەردەوامیش لە ئیش و کارایی خۆت باسی فستیڤاڵی چەمچەماڵت کرد چەندێک ئیشتان بۆ ئەوە کردووە کە قەزا و ناحیەکانیش زیاتر گرنگ ئەوە مەسەلەیەکی زۆر گرنگە بەڕاستی لە ئێمە خۆی ئەوەی کە پێوتری عەدالەتی کۆمەڵایەتی دادپەروەری کۆمەڵایەتی ینی ڕەهەندی زۆرە بەڵام یەکێک لە ڕەندەکانی ئەوەیە کە تۆ باڵانس ڕاگری لە بینی شار و شارۆچکەیە لە بینی دەوڵەمەند و فەقیرە لە بینی خاوەنکار و کرێکارە ئێمە لە ڕاستیە قەناعەتمان بەوە هەیە بە تەنها توانە لە شارە گەورەکانان نییە لە سلەیمانیان نییە لە دەرەوە شەیە لە چەمچەماڵی شەیە لە هەڵەبجە شەیە لە دەربەنی خانی شەیە و هەنێ جار توانەکانی ئەوێ زیاترن دڵسۆزانەترن بۆیە تۆ بێت چانسیان بۆ دروستکەی ئەبێ پلاتفۆرمێکیان بۆ دروستکەی بۆی کە بتوانن خۆیان تیا ببینەوە وەش خۆشبەختانەش ینی کۆمەڵێک توانای زۆر باشە بوون لە چەمچەماڵ و نەک لە چەمچەماڵ ڕاستە لە چەمچەماڵ کرا بەڵام خۆی لە هەموو شار و شارۆچکانی کوردستانەوە تالتەنان لە سیمێر و لە زاخۆشەوە خەڵک با بڵین شانۆ و شانۆکار بەشداری کردبوو لە بۆکانەوە لە سەردەشتەوە بەشداریان کرده بوو ئەمە ینی هەم ئەم شارە نەرمەکاتەوە هەم توانە چکەن شانۆ و هونەر زۆر گرنگە ینی ئێمە پێمان وایە یان بەداخەوە ڕەنگە هەنێ سیاسی ئێمە پێی وایە بێکە شانۆ یان هونەر بە شێوەیەکی گشتیان ڕۆشنبیری بە گشتی تر بە تەنها بۆ کات بەسەربردن بێ یان بۆی نا لە ڕاستیە کای کولتوری بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە نەرمکردنەوەی ئینسانی کووردا عایلەی کووردا کۆمەڵگای کوردیە
وتان ئینسانی کوردیش نەرم نەبێتەوە تا ئایلە نەرم نەبێتەوە تا کۆمەلگان نەرم نەبێتەوە ناتوانانی بیتە خاوەنی حیزبێکی نەرم حیزب خاوەنی حیزبێکی نەرم و خاوەن مرونەتیش نەبی ناتوانانی بیتە خاوەنی دەوڵەتێک و حکوومەتێکی نەرم و دیموکراسی ینی ئەو کێشەیە کە لە ناو سیاسەتە هەیە لە ڕاستیە ڕەهەندەکەی لە ناخی ئینسانێکایە کە نەرم نییە کە ڕق بیرەکاتەوە کە متەشان نیجا بۆیە هونەر و کای هونەری ینی هەوڵێکە بۆ نەرمکردنەوەی ئینسان و لێرەشەوە نەرمکردنەوەی سیاست و لێرەوە تونتیژی کەمە بێتەوە بۆیە تۆ گەر بتەوێ تونتیژی لە کۆمەلگایە کەم بکەیتەوە لە ڕاستیە بێ ڕاستەخۆیش لە سەرمانەکەی بێ ناڕاستەخۆیشی لەسەر بکەی ناڕاستەخۆ چییە لەسەر و هەموو شتێکەوە گرنگیدانە بە هونەرە جوانەکان دەستەکانت خۆش بێ بەخێر هاتی دووبارە زۆر بەڕێز دکتۆر محسین ئەدیب بەڕێوەری گشتی بەڕێوەری